ئازیزانم سڵاوتان لەبێت جارێکی تر جەژنی ڕەمەزان لە تەواوی موسڵمانان و بینەرەکانمان پیرۆز دەکەین. ئەم شەویش لە بەرنمەیەکی تری گەنجینەوە لەگەڵ هاوکارم ڕەنج لەگەڵتان دەبین بە هیوای ئەوەی کە بتوانین بەرنمەیەکی پڕچێش پێشکەش بە بینەرەکانمان بکەین. دووبارە سڵاو دەبێت. سڵاو لانا سڵاو لە بینەرانیش کە لەم ئەڵقەی تری گەنجینەیە لەگەڵیان نابین. بێگومان ئەو کەسایەتیانەی کە ئەم جارش لەگەڵمانان کەسایەتی گرنگن لە بواری سیاسی و لە بواری پەرلەمانیش لە عێراق و لە هەرێمی کوردستانیشە. ئێمە ئەمانەیە گفتوگۆکانی ئەم شەو گفتوگویەک بن کە بتوانین لە ڕێگەیەوە هەم ئەو کەسە بزانین چۆن چۆتە بواری سیاسیەوە، چۆن ئاوێتە بۆ لەگەڵ بواری سیاسی و لە بوارە کۆمەڵاتەکەشی لەگەڵا تاوتۆ بکەین، چکە جەژنە و خەڵک حەزەکە ئەو بابەتانە بیستێ. میوانی ئەم شەومان بە خۆشحاڵیەوە زۆر سپاس بۆ ئەو میوانداری ئێمەی کردووە. سپاس بۆ کاک سەرکەوت زەکی کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکات لێپرسراوی مەکتەبی ڕێخستنە. زۆر سپاس کاک سەرکەوت بۆ میوانداریەکەت. پیرۆز بێت. پیرۆز بێ لە ئێوەش، پیرۆز بێ لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە بینەرانی کورسات لە تەواوی موسڵمانانی دنیا. بەخێربن سەر چاوان. زۆر سپاس. با پرسیاری یەکەم لەوە دەست پێ بکەین کاک سەرکەوت. بێگومان هەموو یەکێک لە ئێمە بە قۆناغێکە تێپەڕە بێ پێی ئەوترێ قۆناغی سەرەتا قۆناغی مناڵی ئەو کەسە. ینی نامانێ پرسیارەکانمان پرسیاری تەقلیدی بێ، بەڵام ئەمانێ بزانین کاک سەرکەوت لە چ قۆناغێکی ژیانی ئەوە یاخود ئەو قۆناغی مناڵی ئەوە ئیتر هەستی بۆ کرد کە ئەم ئەوێت کەسێک بێت جیاواز بیرکاتەوە و ئەوێت کە لە کای سیاسی زیاتر نزیک بێتەوە یاخود حەز و خولیای بۆ کای سیاسی هەیە. سپاس دووبارە بەخێر بێن. لە ڕاستیا گەر بمەوێ تۆزێک ڕاشکاوانە شتەکان بڵێم، من هەر لە سەرەتاوە لە ژینگەیەکەوە هاتووم لە ناو خێزانێکەوە تێکەڵاوی سیاستمان زۆر بووە، بۆیە کە من لە قۆناغی خوێندنی سەرەتایی و دوای چوومە قۆناغی خوێندنی ناوەندی باوکم یەکێک بوو لە تێکۆشەرەکانی کۆمەڵە لە ساڵی 76 پەیوەندی بە ڕێخستنەکانی کۆمەڵە و لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە، پێشتریش لە باڵی مەکتەبی سیاسی بووە، بۆیە لە ژینگەیەکی بارگاوی بە سیاسەتەوە هاتوومەتە ناو کایەکە. من لە ڕاستیا خۆم لە سەرەتا لە ئەدەبەوە دەستم پێ کردووە، واتە ئەو قۆناغی کە لە کۆتاییەکانی سەرەتایی و لە قۆناغی خوێندنی ناوەندیمە زۆر تێکەڵی ئەدەب و ئەدەبیاتی سیاسی و ئەدەبیاتی ئەو قۆناغەش بووم. لە ڕاستیا زۆربەی ئەو نەوەی ئێمە ئەچوونە ژێر کاریگەری ئەدەبیاتی مارکسیستی، ئەچوونە ژێر کاریگەری ئەدەبیاتی سۆشیالیستی و کاریگەریەکی زۆری ئەدەبیاتی سۆڤێتی جاران لەسەر ئێمە هەبوو. من بیرمە یەکەم ڕۆمان کە خوێندمەوە ڕۆمانی دایکی مەکسیم گۆرکی بوو. لێەوە دەستمان پێکرد تێکەڵ بە شیعر بووین، تێکەڵ بە کورتە چیرۆک بووین، لێەوە سەردانی پێشهەنگا هونەریەکانمانە کرد، وردە وردە هەنگاوەکان بەرەو سیاست ڕۆشت. کاک سەرکەوت حەزی ئەکرد کە دەستپێکی ژیانی کە لە مناڵی و هێناوێتی خۆتەڵی لە خێزانێک بووین کە زۆر نزیک بووین لە سیاسەتەوە، حەستە کرد کە بەو شێوازە ڕۆیشتۆ ژیانی یاخود مەسەن جاری وا هەیە باسەکری لە ناو کۆڕە کۆمەڵایەتەکانە لە ناو خەڵکە، ئەڵێ مەسەلەن من ژیانی مناڵی خۆم ژیاوم، لە دەرەوە بووم، لە کۆڵام بووم، تێکەڵایم هەبووە لەگەڵ کەسەکانی ترا، یاخود مەسەلەن ژیانی مناڵی خۆم ژیاوم. تو حەستە کرد یعنی ئەوەی ئێستا ئەو ڕیتمەی ئێستا کە بە ژیان تا هاتووە ئەویان حەز و خولیات بە حەستە کرد ئەو مەرحەلەیەش ببینی، ئەو قۆناغش ببینی. لە ڕاستیا وەک پێویست نەبینیوە. قۆناغی سەرەتایی ژیانی ئێمە لەو کاتێک کە سەرەتای بیرکردنەوەمان بوو لە گەرمەی شۆڕشی ئەیلولا بووە، بۆیە قۆناغ بە قۆناغ دواتری شۆڕشی نوێ دەستی پێکردووە. وەک عەرزی شم کردن من لەو ژینگەیەوە هاتووم کە سیاست کاریگەری زۆری لەسەرم هەبووە، بۆیەش زۆر زوو تێکەڵی ئەدەبیاتی سیاسی بووم. کە تێکەڵی ئەدەبیاتی سیاسی بووم لەوێەوە هەنگاو بە هەنگاو ڕۆشتم بەرەو ئەدەبی میلی خۆمان، تێکەڵ بە شعرەکانی لەتیف هەڵمەد لە سەرەتاوەکە ئەو کاتە نوێنەر و پێشەنگی شعری مقاومەی کوردی بوو، دوای تر شێرکۆ بێکەس، دوای تر ئەوانەی تر بە دوایە کە نامەوێت
زاکیرم خیانەتم لێ بکاو ناوێکم بیر بچێتە ڕاستیە. جیاواز لەوەی کە باست کرد خێزانەکەت ئەو بیئی کە تۆ تایە بوویت وای کردووە کە تۆ پەلکێش بکا بۆ ناو سیاست بەڵام وەکو کاکسەرکەوت خۆت یعنی وەکو کەسایەتی خۆت ئایدیای تۆ چۆن بوو بۆ سیاست چۆن ویستت بچیتە ناو سیاستەوە بە چ شێوەیە داخڵ بووی؟ لە ڕاستیا هەر لە سەرەتاوە عرضم کردن لەبەرەوەی من باوکم پێشتر لە باڵی مەکتەبی سیاسی کاری کردو یەکێک بۆ لە کادرەکانی باڵی مەکتەبی سیاسی ناوبزوتنەوەی کوردایەتی و دواتریش لە ساڵی 76ەوە تێکەڵ بە کۆمەڵە و خەباتی شاخ و بە تێکۆشەرەکانی ئەو سەردەمە بۆ من لە سەرەتای مناڵیمەوە تێکۆشەری گەورەی وەکو سیروان تاڵەبانی ناسیوە وەکو کاک شەید گۆرانم ناسیوە وەکو مامۆستا ئەنوەرم ناسیوە ئەمانە کاریگەریان هەبوو لەسەر هەمویان کاریگەریان هەبووە چونکە من خوێندکار بووم هەندێک جار لە کۆڕ و کۆبوونەوەکانیان دانیشتم گوێم لە گفتوگۆکانیان بوو و زۆر جار لەو ڕێگەیەوە ئەدەبیاتی شۆڕشی نوێم بەدەستە گەشت ڕەنگە هەندێکی تێنەگەشت بێتم بەڵام ئەم خوێندەوە خۆم ئارەزی و خولیایەکم هەبوو بۆ خوێندنەوە ئەوە وای کردبوو کاریگەری هەبێت لەسەرەوەی کە زۆرتر یان زووتر لە خەڵکی تر بچمە ناو ئەو کایە گۆڕانکاری بەسەراحەت ئەو بیر و باوەڕە ئەو ئایدیایی کە کاک سەرکەوت لە سەرتاوە وەکەوەی کە ئەیڵی بۆی داخڵ بووی دواتر ئەم بیرکردنەوەیە گۆڕانکاری بەسەراحەت کە چوویتە ناو واقعەکە و شتەکانە بینی نا لە ڕاستیە من هەر لە سەرتاوە ئاشنا بووم بە فکری چەپ فکری چەپیش فکری خەڵکی زەحمەتکێش و ڕەنجدەر بووە و فکرێک بووە کە داکۆچی لە بەرژەوەندیە چینایەتیەکانی ئەوان کردووە لەو ڕوانگەیەوە بەڵێ بە تایبەت لە کۆتایی نەوەدەکان و لە دوای بێرۆسرۆکا و گلاسنۆست گۆڕانکاری گەورە بەسەر بیرکردنەوەی ئێمە شاهات هەر خۆی لە ڕووی تیۆری و لە ڕووی استراتیژەوە کۆمەڵە خۆشی پێداچوونەوەی بە فکر و ئەوەی کرد بەڵام لە دوای ڕاپەڕینەوە ئەکرێ بڵێم بە دیاریکراوی کاریگەری زیاتر وە ئەو کرانەوەی کە کوردستان بەڕووی دەرەوە کرایەوە کاریگەری لەسەر لێکدانەوە بۆ چوونەکانی ئێمەشە بوو من لە تا ناشارمەوە لە سەرتاوە وەک هەر گەنجێکی قۆناغەکەی خۆم ڕەنگە تا ڕادەیەک تون ڕەویش بوو بێتم لە بیرکردنەوە و لە لێکدانەوەکانمە بەڵام هێواش لەگەڵ ئەو نەمەتا ڕاهاتم کە یەکێتی نیشتیمانی کوردستان و کە کۆمەڵەش بەرەو ڕیفۆرمە ڕۆشت بەرەو هێوربوونەوە ئەڕۆشت و ئەوەش کاریگەری لەسەر من هەبوو بە ئەزممویش هەم ئەزمموی تەمەەن و هەم ئەزمموی خوێندنەوە و ڕۆشنبیری کاریگەری هەیە لەسەرەوەی کە شۆڕژێڕەکانی سەردەمی خۆیان هێمنتر ببنەوە ئەو بڵێن بە درێژایی تەمەنی خۆت و ئەو کاتانی کاری سیاسی شکردو بە ئێستاشەوە ئەو ئاڵنگاریانە چییە کە تۆ ڕوبەڕووی بیتەوە ینی هەم مثلەن لاانێ لە خێزانەکەتە یا مەسەلەن لە کۆمەلگایە یا ئەو کەسانی لەگەڵ تا هاوڕێتن لاانێ زۆر جاروتی بێتیان کاک سەرکەوت ئیتر مەسەن بۆ نمونە بەس نییە لێرایەتر ینی ژیانی خۆت بژیت یعنی بتانی ئاسایی ژیانی ڕۆژانەی خۆت هەروەکو کەسێکی تری هاوڵاتێکی تری ئەم هەرێمە مەبەستمەوەیە کە تۆ مەسئولیەتی زیاتر بەرپرسیارەتی زیاتر لەسەر شانە خۆی لە ڕاستیا ڕەنگە بۆ هەر یەکێک لە ئێمەیان بۆ هەر تاکێکی تر جگە لە من بۆ هەر تاکێکی کۆمەڵایەتی ڕەنگە سێ بازنە کاریگەری زۆریان هەبێت لەسەری بازنەی خێزان خزمەکانی هاوڕێکان و دەوروبەری من ئەمانە هەمویان پشتیوانم بوون ڕەنگە کەم و کوڕیم هەبوو بێت کەم و کوڕیش لە بواری کۆمەڵایەتیە بەهۆی ئەو ژینگە سیاسیەی کە تیای بووم حەزەکەم شتێکی خۆشتان بۆ بجارمەوە من باوکم ساڵی 2014 کۆچی دوایی کردووە خوا لێی خۆش بێت وەک پێویست نەمەتوانی کۆمەڵایەتی بم وەک پێویست نەمەتوانی ئیلتیزاماتەکانم جێبەجێ بکەم ئیلتیزامە کۆمەڵایەتیەکانم چکە ئەو کەسایەتیی کۆمەڵایەتی بوو لە ڕاستیە بیرم نایەت خزمێکمان کەسێکمان دۆستێکی نزیکی خۆی بۆ نمونە نەخۆش بوو بێ و سەردانی نەکرد بێت بۆیە دوای کۆچی دوای ئەو بۆشاییەکی گەورە دروست بوو لەو ژیانە کۆمەڵایەتی ئێمەیە بیرمە شەوێکیان پورزایەکەم هەیە لە ناو خێزانەکەی ئێمەیە گەورە بووە و هەر بە باوکمیەوت مامە ئێمەش وەک برای گەورە سیرمانە کرد کاغاتا پەیوەندی پێوە کردم وتیکاکەەوە فراغێکی گەورە هەیە و تۆ باوکە هەموو کەسی بەسەر ئەکردەوە و تۆ ئێستا ناتوانانی وەک پێویست ئەو ئەرکانی سەرشانە جێبەجێ بکەیت و ئەوانە و منیش ڕاستە لە ڕووی تەمەنەوە لە من گەورەتر بوو بەڵام پێم وت کاغاتا تۆ توانی لە جیاتی منە ئەرکانە جێبەجێ بکەیت
چەند ڕۆژێکی بەسەر ئاڕۆی وتم زۆر باشە بەڵام من خۆتە زانی زۆر جار ئاگام لە شتەکان نییە تۆ پێم بڵێ وتم پێم بڵێ و بەیەکەواچین شەوێکیان سەعات 12 کاتا تەلەفۆنی بۆ کردم منیش بەڕاستی سیر نەبوو بەڵام ئینسان سەعات 12 شەو تەلەفۆنی بۆ بێت بە دڵنیایی هەست بە ختورەیەکەکات منیش تەلەفۆنەکە مەڵ گرت پێم وت فەرمووکای عەتا وتی وەڵاوە خزمێکمان کۆچی دوایی کردووە و ئەوتم زۆر باشە ئێستا بەس چاوەڕێ بکە تا کوڕەکان من نەمزانی لەکوێ و لێم نەپرسی کێ و لەکوێ و چیە و چۆنە وتم زۆر باشە ئێستا کوڕەکان کۆکەمە و لە ماڵەوە بە یین بەدواتە وتم لەکوێ وتی لە مزگەوتە وتمەچین بۆ مزگەوت لە قسە کردناوتی کاکە لە دەربەنی خانە ئێوتم کاکە سەعات هەشتی بانی پێ بوتمای بۆ بە سەعات 12 شەو بۆیە لە ڕاستیە ئەوانە کاریگەریان هەیە ڕاستیارە بیست ئەو پرسیارە بکەم ینی بۆنەوەی کە ئێوە لە جەژنی شاین و ئەوە ئەمیز بزانم ینی خەڵک هەمیشە کاڵی سەرکەوت زەکی تۆزێ بە جدی ینی کاک سەرکەوت ئەبین و ئەوانە هەرویستم من ئەو پرسیارە بکەم بزانم پەیوەندیە کۆمەڵایەتیەکانت ینی هاتوچۆی خزم و کەس و کار و جیاواز لە سەردانە ڕسمیەکان بەڵام وەکو سەرکەوت زەکی خۆت لەو پەیوەندیانەیە چۆنی هەستەکەی لاوازی لاوازم من بوونم پێشتان کەوتم لە ڕاستیە پێشتان کەوتم لە ڕاستیە بەردەوامە ئەوزانی من ئێستا لانی کەم ڕۆژانە ئەوانی کە پێکەوە لەو تیمەی بەیەکەوە لە مەکتەبی ڕێخستنی شەکەین و پێکەوە سیاسەتەکەی نەزان لانی کەم ڕۆژانە من 8 بۆ 10 سعات کارەکەم جگە لە ڕۆژانی جمعە لە ڕاستیە بۆیە 8 بۆ 10 سعات لە زۆر شتدا ئەبڕێ کارکردنیش بۆ خۆتان نەزان کاریگەریە بەتایبەت لە بواری کاری ڕێکخراوەی و کاری سیاسیە تۆ بەردەوام پێویست بە بیرکردنەوەیە بەردەوام پێویستی بە خۆنیوەکردنەوەیە بەردەوام پێویست بۆیە کە کارەکانی بەباشی جێبەجێ بکەیت لە ڕاستیشا من ئەو قسەیە ڕاستە ینی لە ئیشکردنی ڕۆژانەما جدیم حەز لە بازارە پیاسێ بکەی حەز لە ساڵەکە پیاسێ بکەی بەدڵنیایی بۆ ڕێگر چییە؟ بڵێم ناچم ئەچم لە ڕاستیە من حەزم لە گەڕانی کۆڵانەکانی سلێمانیە ڕەنگە ئەوانەی ڕۆمانی سالەشێتیان خوێند بێتەوە تێگەن کە سلێمانی چێژ و تامێکی تایبەتی هەیە بۆ ئەوەی مناڵیان لە کۆڵان و گەڕەکانی ساڵبوونکەران و لە گەڕەکە کۆنەکانی سلێمانیا بووە تۆ بێنەرە بەرچاوی خۆت دەبراین پاشاوە ئێستا بەم شەوە بەم کاتە بچۆرە ساڵبوونکەران بچۆ بۆ گاوران چۆرە بەردەرکی سەرا بزانێت چێژێکی ڕۆحی ئەدات بە ئینسان بۆیە سلێمانی لەگەڵمانە ئەژی هەموو دەقەیەک بۆیە باسی ڕۆمانی سالەشێتم کرد حەزەکەم ئەمە دەواازەیەک بێ بۆی هەموو خەڵک بخوێنێتەوە کەواتە کاک سەرکەوتیانی بەدەر لەوەی کە باست کرد ڕۆژانە کاتێکی زۆر بەکارکردن یعنی کاتەکانت ئەڕوا بەڵام لە ژیانی ئاسایی خۆتدا ینی هەوڵت داوە کەمێک کات بۆ سەرکەوت دانەی ینی بەڕاستی سەرکەوت هیلاکە پێویستی بەوەیە کە ئەگەر پیاسەیەکی ناو بازارە ئەگەر یەکێک لەو شەقامانێ لەو کۆڵانیانێک کە خۆت باست کرد ئاسوودەتەکە هەوڵ بدەی بیکەی یان تەواوی کاتەکان خۆتت لەبیر کردو هەمووشە خەریکی کارکردن و خزمەتکردن لە ڕاستیان لەم خۆناغا هەموو کاتەکانم تەرخان کردووە بۆ کارکردن بۆ کارکردن بەڵام بڵێم خۆم لەبیر کردووە نابەشی ئەوە مێشتوەتەوەکە فریای شتێک کۆم بەڵام زۆر کەمە ڕەنگە نەتوانم بۆک پێویست بە هەموو ئەو شتانە ڕابگەم ڕەنگە دەرەقەتی ئەمە شتانە نەیەم چونکە کاریگەری لەسەر کارکردنم جێهێڵێت وە ناشمێت هیچ شتێک کاریگەری لەسەر کارکردن باشە مامەڵەتان لەگەڵ خەڵکا چۆنە کاک سەرکەوت ینی ڕەنگە بە حکمی ئیشەکەتان بەرکەوتنتان لەگەڵ ژمارێکی زۆر لە خەڵک هەبێ هەرێکی بیرکردنەوەیەکی هەیە ینی چۆن هەوڵتان ناوە مامەڵە لەگەڵ خەڵک بکەن ئەوەندەی کە بیستوتانەتەوە ئادیا و بیرکردنەوەی خەڵک چۆن سەرکەوت زەکیە بینن ڕاستی من ناتوانم لە بری خەڵک بەڵام من باسی ئەو ژینگە کۆمەڵایەتیان بۆ کرد کە لە مناڵیەوە بۆکردن کە لە مناڵیەوە لەگەڵی ڕاهاتووم بۆیە من بیر و ڕای جیاوازم قبوڵە هەندێک جار ئەوانەی کە زۆر تون دەبن زۆر بە هێمنی مامەڵەیان لەگەڵاکەم زۆر بە ڕێزەوە مامەڵەیان لەگەڵاکەم بۆ ئەوەی تێبگەن کە کاری ئێمە من یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەرکێکی پێسپاردوم لێرە بۆ خزمەتکردنی خەڵک پێسپاردوم لە ڕاستیە ئەمەوێت ئەو پەیامە بە جوانی بکات وێنەیەک لە تەنیشتەوەیە وێنەیە کاتی پێشمەرگایەتیتە کاتێکە ئیتر خەباتی شاخەکەن بەڵێ طبعاً
هەریشێک لێوە کە لەو وێنەیە نازانم ئتر وێنەکان چێن بەڕاستی من هەنی باش نانوەستم بەڵام مەبەست وێ پرسیارەکە لەوەیە بکەم ئەوەی کە لەویە کۆبوونەتەوە قسەی لەسەراکەن تەبان بابەتی شۆڕش و کوردایەتی و کۆمەڵێک ئامانجەکە هەتانە ینی تۆ هەستەکەی ئەو شتانی لیا باستان کردووە و ئامانجانی باستان کردووە لێ ئێستا هەیە بەدیاتوە دوور لە هەموو شتێک من ئەمە حەزەکەم ڕاشکا جیاواز لە هەموو حیزبە سیاسیەکانی تر بەشێک لەوەی کە ئێمە وەکو یەکێتێک خەباتمان بۆ کردووە بەدی هاتووە بەڵێ ئەمە قۆناغی پێشمەرگایەتیان یەکێک لە وێزگەکانی تری ژیانی سیاسیمانە من سەرەتا پەیوەندیم بە ڕێکخراوی سلێمانی کۆمەڵەوە کردووە لە ناو شاری سلێمانی چەند ساڵێک کاری ڕێکخراوەیم لە ناوشار بە نهێنی کردووە و دوای ئەوە ڕۆژومەتە دەرەوە بۆ شاخ و بۆ پێشمەرگایەتی و سەرەتای پێشمەرگایەتیم لە سنووری مەڵبەندی یەکی جارانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بەشێک لەوەی لەم وێنەیە دەرەکەون تاوان بەسپاسەوە وێنەیەم لە ئەرشیفی بەڕێز دکتۆر فایق گوڵپیەوە دەستکەوتوێتەوە ئەوەی بە پێوە وەستاوە و دەستی بەرز کردوێتەوە کاک فایق گوڵپیە دکتۆر فایق گوڵپی ئەو کاتە بەڕێوەبەری نەخۆشخانەی مەڵبەندی یەک بوو هەر لە تەنیشتەوە چەند پێشمەرگەیەکەیە بەداخەوە هەستەکەم پێشمەرگەکانی گەرمیانن ئەمە نەخۆشخانەی مەڵبەندی یەکی جارانە کە من لەوێ پێشمەرگە بووم لە سەرەتا ئەوەی بە پێوە وەستاوە و سەری ڕووی کردووەتە خوارەوە کە جووتیارە کاک جووتیار فارس محەممەد عەبدوڵڵا ئەویش دیسانەوە یەکێک لە تێکۆشەرەکانی ڕێخستنی نێنی ناوشار بوو دوایتر هاتبوو بە پێشمەرگە کاک جووتیار پیاوێکی سنگینی بەهیمەت بوو لە کاری پێشمەرگایەتیشە لە دوای ئەوانەی کە دانیشتون لە دەستی ڕاستەوە کە دکتۆر ناسحە ئارام قەرەداغی هەم پزیشک بوو و هاتبوو بۆ پێشمەرگایەتی باش لەوێ با بەراوردکاریە بکەین بەڵێ باشە با بزانین ئەو قۆناغا کۆمەڵە شت هەبووتیایە کۆمەڵێ پرەنسی بوو کۆمەڵێ بڵێن ڕێچکە هەبوو کە لەو کاتەیە ئەوایە تۆ خۆت وەکو کاکسەرکەوت یاخود ڕێخستنەکان و پێشمەرگە جێبەجێتان کردایە بەڵام ئێستا قۆناغێکی ترە ینی قۆناغێکی دەمێکە ینی قۆناغێکی ترە قۆناغی ناوشارە قۆناغی بەڕێوەبردنە قۆناغی حکومڕانیە لە کام قۆناغیان ڕازی تۆ هەر قۆناغا دەلالات و تعبیری خۆی هەیە لە ڕاستیە تۆ لە سەردەمی شۆڕشا لە ڕۆمانسیەتی شۆڕژگێڕانە ئاژیت ئامادەی بۆ قوربانیدان هەموو ئەوانەی لەم وێنەیە دەرکەوتون و ئەوانەی لە وێنەکانی تری پێشمەرگایەتی شا دەرکەوتون بۆ ئەوە نەڕۆشتون وێنەیەک بگرن و جێی پێڵن بۆ ئەوە نەڕۆشتون ئەمڕۆ لەسەر کورسی و لە بەردەم کامێرە دابنیشن و ئەو ڕۆژانی ڕابردوو بگەڕنەوە بۆ ئەو ڕۆشتون کە شەید بن لە ڕاستە بۆ ئەو قۆناغێکی تەواو جیاواز بووە لەمەی کە ئێستا ڕوەدا ئێستا لە قۆناغێکی تراین ڕەنگە هەموو ئەو کەرەستەیە کە شۆڕشی کردووە بە کەڵکی ئیدارەدان و حکومڕانی نێت ڕەنگە ئێمە لەمە هەڵەمان کردبێت کاتی خۆی هەندێک لە نووسەکردنەوەی هەبووە بەڵێ کاتی خۆی هەر لە سەرەتای ڕاپەڕینەوە زنجیرە وتارێکە لە هەر کوردستانی نوێ بڵاو بۆ لەو سەردەما بە ناونیشانی لە شاخەوە بۆ شار پراوپڕ تعبیری لەو قۆناغا کرد و ئەم مەسەلەی ئەگەڕایەوە کە ڕەنگە هەموو ئەوانەی شۆڕژگەر بوون لە قۆناغێک لە قۆناغەکان نەتوانن لە ئیدارەدان و حکومڕانیا سەرکەوتوو بن بەڵام ئێمە گەلێکین ئاسەنگی زۆر لە بەردەم گەشەکردنی تواناکانمانە هەبووە بۆ نمونە ڕەنگە بە دەگمەن خەڵکێکە بوو بێت شارەزای ئیدارەدانی پارێزگایەک بوو بێت شارەزای ئیدارەدانی وەزارەتێک بوو بێت لەو کاتێک کە کابینەی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێکات ڕەنگە کەم تەرخەمیەکە بێت بەهۆی شەڕی ناوخۆ بەهۆی ئەو گرفت و جیاوازیانەیەک لە نێوان ئێمە و لایەنەکانی تر هەیە بەڵام حەقیقەتێک هەیە کە خەڵکێکی کەم ئەزمموی هەبوو لە ئیدارەدان و بەڕێوەبردننی ئەو قۆناغا بڵێ کەم و کوڕیمان نییە بڵێ کەم تەرخەمیمان نەبووە بڵێ نەمانتوانی و ئەرکەکانی سەرشانی ڕێگەتان جێبەجێ بکەین بەڵێ ئەمانە بەشێکن لە واقعی ئەم سیاستکردنە لەم هەرێمەی ئێمەیە کەم و کوڕیمان هەیە بە حیزبەکەی خۆشمەوە بێتێتی نیشتیمانی ئێوە خۆتان ڕێگەتان نامەسەلەن لە غیری مەسەن ئێوە ڕاستە ئێوە لە شۆڕشا بوون ئێوە خەباتان کردۆ هیلاک و ماندوو تۆ بە ڕێی خۆت یعنی من حەزەکەم تۆ بۆ چوونی خۆتم پێ بڵێ
پێتان وایە ڕێگەتان ناوە بە غەیری خۆتان مەسەلەن بە غەیری ئەوەی کە کەسێک شەریعەتی شۆڕژگەڕی هەبێ بتوانێت ئیدارەکەی وڵات بە من بە یعنی ئیدارەدانی وڵات مەبەستم یعنی لە پێگەیەکە هەندێک نمونەی ئەمەلی بەجەنابەت بڵێم بۆ ئەوەی هەم بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەم بۆ بینەرانی کورسات زۆرتر ئەم وێنەیە ڕوون و ئاشکرا بێت کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کرێت لە 90 پێنجی ساڵی 92 بەشێکی کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەسایەتی سربەخۆ بوون، کەسایەتی ڕووناکبیر بوون، کەسایەتی گەورەی ئەم وڵاتی ئێمە بوون. ئێمە ئەمانوی سوود لە توانەکانیان ڕۆر بگیرێ و بچنە پەرلەمان و توان لەو ڕێگەی و خزمەت بکەن. بەشێکی کەم لەوانە کادر و تێکۆشەرەکانی یەکێتی بوون کە کابینەی حکومت پێگێت دیسانەوە بەشێکی تر لەوانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدیانەکات دیسانەوە بەشێک بوون لەو نخبەیەی ناو کۆمەلگای کوردەواری. بیرشمان نەچێت یەکەمین ڕۆژنامەی ئازاد جگە لە باسی کوردستانی نوێ ناکەم کە ڕۆژنامەی خۆمان بووە، باسی گەلی کوردستان ناکەم کە یەکەمین تەلەڤیزیۆنی خۆمان بووە، بەڵام یەکەمین ڕۆژنامەی ئازاد و یەکەمین ڕێکخرا و ئازادی لەم دەڤەرەی ئێمە بەردەوام بەرقەرار بووە هەیە جیاوازەکان قوبوڵ کراوە لای تێکۆشەری یەکێتی. باشە دەستکەوتی گەورە لە ژیانی سەرکەوت زەکیات چییە کە ئیتر خۆت پێ دوابێت کە ئەمە بەڕاستی دەستکەوتێکی مەزن ئەزانی دەستکەوتەکە خەباتی سیاسی لە ژیانی خۆدیانی لە ڕاستیان پێشکەوتنە گەورانەی کە بۆ کۆمەلگای ئێمە هاتووەتە دی ئەم ئازادیی کە ئێستا هەیە بەشێکە لەوەی کە ئینسان هەمیشە زەمیری مرتاحە بە ویژدانێکی ئاسوودەوە ئەتوانێت شەوانە سەرکاتە سەر سەرین لە کاتێکە ئەبینیت کە ڕۆڵەکانی ئێمە ئێستا ناکوژێن، ئەنفال ناکرێن، کیماباران ناکرێن، زیندە بە چاڵ ناکرێن، بە زۆر نابرین بۆ عسکەری، بە زۆر خەڵک ناکرێت بە جێشی شعبی و فشاری سیاسی لەسەر نیە. ئەمانە کۆمەڵێک دەستکەوتن کە ئینسان شانازی بەوە ئەکات کە لە ڕابردوو کردوێتی. بەڵام لەگەڵەوە ئامانجێکتان هەیە کە هێشتا پێ نەگەشتبن بە دڵنیایی ئێمە ڕاستی ئەگەر لە ڕۆسیاسیەکەەوە سێپی ئامانجی گەورەمان هەیەکە هێشتاکە بە دیمان نەهێناوە. ئێمە من نەچوومە ئەو وردەکاریە لەبەروی ڕەنگە کاتی بەرنامەکەش دەرفەتی ئەوەی نەبێت ئینسان قسە لەسەر هەموو وردەکاریەکان بکات. بەڵام من عەرزم کردن کە ئێمە هێزێک بووین و خۆشمان کە بووە بە بەشێک لە تەکوینی خۆمان لە ڕاستیا بڕوامان بە خەباتی چینایەتی هەبووە. لە دوای ئەوەی کە گۆڕانکاری بەسەر بیرکردنەوە و لێکدانەوەکانمان هاتووە ئێستا بڕوامان بە دادپەروەری کۆمەڵایەتیە. ئەگەر لە من بپرسی دادپەروەری کۆمەڵایەتی لەم کۆمەلگایە هەیە من پێت هەڵێم نا، کەواتە ئەوەی کە خەباتمان بۆ کردووە لە ڕاستیە بە دیمان نەهێناوە هێشتاکە. بەڵام ئەمە کەرەسەی ئەوەیە کە تۆ لە سیاسەتکردن ئەوە تەداتێک کە پێویستە کات بەردەوام بیت بۆی بتوانی ئەوەی هەوڵی بۆ دەیت بەدەستی بێنیت. تەمان ئێمە ڕەنج بەردەوامە بین، بەڵام ئێمە میوانێکی تریشمان لەگەڵە بێت لە گەنجینەوە وەک دەزانن ئامانچلا بەرنامەکەی ئێمە لە گەنجینە ئەوەیە کە کەسایەتیە کە تەواوی ژیانی گەنجی و منداڵی و خێزانەکەی خۆی بۆ سربەخۆی کوردستان تەرخان کردو. ئەمە دەبێتە گەنجینەیەک بۆ ئەو گەنجانەی کە دەیانەوێ ئێستا سیاست بکەن و دەیانەوێ خزمەت بە وڵاتەکەیان بکەن. جا لەگەڵ کاک سەرکەوت ئەمێنینەوە، بەڵام دەچینە لای میوانەکەی تریش لەگەڵ ئەویش کەمێک گفتوگۆکەین دواتر لەگەڵتان بەردەوامە بین. بەڵێ بینەرانی بەڕێز لە بەشی دووەمی ئەم بەرنامەی گەنجینە لەگەڵتانین. بێگومان مەبەستی گەنجینە لانە لە بەرنمەکە ئەوەیە کە ئەمە گەنجینەیەکە ئەو کەسی کە پێش ئەم میوانەی ئێستامان کە چاپێکەوتنمان لەگەڵا کردووە ئەبێتە گەنجینەیەک بۆ ئەو کەسی کە دووەم لەگەڵمانایە. بێگومان ئەمیش لە داهاتوە هەرەبێتە گەنجینە، بەڵام مەبەستەکەمان لەوەیە کە ئەو ئەزمونە لێرە بەو شێوازەیە و مەبەستەکەشمان ئەوەیە. ئەم بەشەی دووەمە لەگەڵ کارکتەرێکی ترە بین کە ئەو کەسە کەسێکی گەنجە و لە ڕێگەی حیزبەکەیەوە و لە ڕێگەی سیاستەوە توانیوە تی بچێتە خەباتێکی تر، ئەویش خەباتی پەرلەمانیە لەوێ درێژە بە خەباتەکەی بدە. دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵمانە. زۆر سپاس دکتۆر کە کاتی خۆت بە ئێمە بەخشی بۆم بەرنامەیە. دکتۆر زۆر بەخێر جژنتان پیرۆز بێت. بشید لە جەنابیش لە ئێوەش پیرۆز بێت. دکتۆر بڕیار دکتۆری دان بووە. ڕەنگە ئێستا پرسیاری خەڵکیش بێ پرسیاری بینەرەکانیشمان بێت. دکتۆرێکی گەنج
کە ڕەنگە ساڵانێکی تەمەنی بەخوێندن و تا ئەو گەشتۆتە ئەو شەهادەیە و بتوانێت ببێتە دکتۆر لە دکتۆرێکی دانەوە بۆ گەیشتە پەرلەمانی عێراق. بڵێ سپاس بۆ جەنابە. طبعاً بە شێوەیەکی گشتی ئەگەر باسێکی هەموو ئەو کەسانی کە لە مەجای سیاسەتا کارەکەن لەوانە اختیاری یەکەمیان نەبوو بێت یا هەڵبژاردە یەکەمیان نەبوو بێت، بەڵام هەندێک بارودۆخ وا ئەکات هەندێک جار ئینسان بە ئاراستەیەکا بڕات لەوانەیە ئاراستی سەرەتای کارکردنی نەبووێ. بە تایبەتی ئەوەی کە لە کوردستان ئاگوزەرێ زۆرینەی وانەیە کە لە مەجای سیاسەتا کارەکەن لەوانەیە پەیوەندی بە باگراوندی ئایلەیی و باگراوندی کەسانێک کە لە شۆڕشی کوردایەتیا بەشداریان هەبووە. بۆیە بۆ منیش بەشێکی سەرەکیە گەڕێتەوە بۆ ئەو خەباتەی کە لە ماوەی ڕابردووە خۆ لێ خۆش بوو جەنابی باوکم هەی بۆ لەناو با بڵێن پرۆسەی سیاسیە جوڵانەوەی سیاسی کوردیە. بۆیە وەکو تێڕوانینێک هەمیشە جۆرێک لە جۆرەکان لە بیرکردنەوەمانە هەبووە. بەشێکی تری لەوانەیە پەیوەندی بەوە هەبێت کە هەندێک کەس یا بە شێوەیەکی گشتی زۆر کەسەیە کە حەز و خولیای هەیە بۆ سیاست، بەڵام لەوانەیە دەرفەتی گونجاو یا دەرفەتێک نایەتە پێشەوە. سپاس بخوا لای ئێمە لەوانەیە ئەم دەرفەتە زوو هاتە پێشەوە و لەسەر حەز و خولیاکە من تەسەورەکەم لە زۆر خەڵکا هەیە، نەکردتەنها بۆ ئەمە جالە، یعنی بۆ زۆر مەجالیکە، بەڵام گرنگە بەرکەوتنی هەبێت. ئێمە لەوانەیە گەر من بەرکەوتنم بە هیچ جۆرێک لە جۆرەکان لە سیاستان لەگەڵ کای سیاسیان نەبووە، لەوانەیە هەر ڕۆشتینیا بەلای ئەو کارەیە و لەوانەیە هەر لە مەجای طبێکێ و لە طبی ئەسنانە با بڵێن درێژەمان پێبایە، بەڵام بارودۆخ و بارودۆخە با بڵین بابەتی کە گوزەرێ زۆر جار و ئەو باگراوندەی کە هەیە و ئەو حەزش کە زۆر جار نازانین سەرچاوەکەشی لەکوێ. بۆچی باسن لەوە کە دکتۆر کە شتەکە بۆ ماوەیە، یعنی وا تەسەورەکە دروست وا تێڕوانینەکە دروست بوو کە تۆ لە باوکتەوە ئەم شتە بۆ ماوە ینی وایە یا خۆش حەزت لێ بۆ بچیتە ناو مەجال بۆ ماوەیەکە نەک بڵێم بۆ ماوەیی، بەڵکو کارکتەری هەموو ئینسانێک لە هەموو دنیاە بە تایبەتی کەسێکی گەنج یەکەم کەسی کە شانازی پێوە کە عادەتەن باوکێتی، بۆیە کەسایەتی باوک بۆ هەموو گەنجێک دەتوانین بڵێن نمونەی باڵایە کاریگەری 100% ئەبێ لەسەر بیرکردنەوە لەسەر تێڕوانین. بۆیە هەموو جار زۆرینەی گەنج لە هەموو دنیانێک تەنها لە کوردستانە، لە ئەوروپا یاسەری بکەیت، لە وڵاتانی کە یاسەرێکی ئەو گەنجی کە پێ ئەگات حەزەکە بە شوێنپی باوکیا بڕات. لەبەرەوە یەکەم کەس و جی شانازی دایم بۆ گەنج ئەبینی کە زۆر جار باوکێتی یاخود ئەو کەسەی کە با بڵین کە نزیکترین کەسە بۆی جاری وایە مامەیان برایەکە بە هەمان شێوە بۆ ئەمە کاریگەری هەیە. دکتۆر قورس نەبوو بۆ تۆ لە کاری پزیشکیەوە کە چوویتە ناو پەرلەمانی عێراق تێکەڵ بە دنیایەکی تر بووی لەگەڵ ئەوەی جیاواز لە سیاسەتەکە، بەڵام پتێ و نەتەوێت تۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵێک پێکهاتی ترت هەیە، زمانی جیاوازت هەیە، یعنی کەسایەتی ترت هەیە کە تۆ ئەبێ بەڕاستی خۆت بگونجێنی لەگەڵ ئەمانەیە. لە کاتێکا دکتۆر بڕیار وەک باسمان کرد لێرە دکتۆرێکی دان بووە و بەرکەوتی لەوانەیە لەگەڵ تەنها خەڵکی خۆمان هەبوو بێ، بەڵام کاتێککە تۆ بڕیارەی ئەچیتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ ئەم هەموو پێکاتەیە بە تەواوی ئەو کێشە و گرفتانەی کە لە عێراقا هەیە، ئەمە بۆ تۆ وەکو گەنجێک قورس نەبوو؟ هەموو شتێک ینی ئەگەر ئینسان بە مەراحیلا بڕوات ئاسانترە، ڕاهاتن ئاسانترە و ئەو لۆ دەش لەسەر بۆ منێمە زۆرجار بە خوێندکار کە کاتی خۆشی سەیمان کردوە بە خوێندکارمان و تۆ توانە سعی ڕۆژانە بۆچی بۆی ئەو بابەتە کەڵەکە نەبێ بەشوی ئیمتیحانەوە بتوانێت بێوە زەڵتیکە. بۆیە بە هەمان شێوە منیش لە مؤسسەی حیزبی و لە مەڵبەند و لە کۆمیتەکانەوە سەرەتا کارم کردووە، دواتر لە ڕێگەی کۆمەڵی ڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە ئەمە نوێنەرایەتیمان تیا کردووەوە. هەر ئەتوانم بڵێم نمونەیەکی بچووکراوی پەرلەمان و کاری پەرلەمانتاریە، چونکە نوێنەرایەتی کۆمەڵی خوێندکاران تۆ لە حاڵەتێکایت ئەم کارە بەدەر لەوەی کە کارێکی خۆبەخشیە و کارێکی نوێنەرایەتیە زەختیش بەردەوام لەسرە داواکاری خوێندکارە لەسرە گرفت هەیە کە ئەبێ چارەسەری بکەیت، ئەبێ سەردانکەی، ئەبێ بەدەمەوە هاتنێ هەبێ بۆ خەڵکی جوابی تەلەفۆن بیتەوە لەگەڵ خەڵکات تێکەڵبی لەگەڵ خوێندکارەکانە، ئەمە ئەتکات بە نوێنەرێکی سەرکەوتوو. بۆیە سپاس بخوا لە ئەسنای کۆمەڵی کارکردمان لە کۆمەڵی خوێندکارانە بە هەمان شێوە نەک تەنها من بەڵکو ئەو ستافە کە من لێرەشەوە سلااو ڕێزم بە هەمویان هەیە توانیمان سەرکەوتنێکی زۆر خێرا لە مودەیەکی کەما بەدەست بین چکە هەوڵمانە بچینە مەجالێکەوە لە چۆنڵی پرۆفشناڵترانە پرۆفشناڵەنتر ئیش بکەین، بە تایبەتی لە مەجاالەوەی کە ئێمە نوێنەرەکانمان والەیە کرد کە بە CV
وەرەگرین ئامە توانای چی ئامە گونجاوە بۆ نوێنراتی ئەم قابلیەتی و تااقەتەی هەیە تەنها حەزەکات منسەبێکی ڕاستە لەوانەیە زۆر کەس بەلایەوە با بڵین پێی وابێت منسەبێکی گرنگ نیە بەڵام بەڵکو بۆ ناو زانکۆ خۆی گرنگی خۆی هەیە دواتریش دوای کۆمەڵی خوێندکاران بە هەمان شێوە لە دەستگای هەڵبژاردن بۆیە شارەزایەکی زۆر باشمان لە هەڵبژاردنە پیا کرد لەسەر کاری نوێنرایەتی چونکە دەستگای هەڵبژاردن کاری با بڵێن پێویستە بە هەڵبژاردنەکانە بۆی کاندیدەکانی وتەبێژی لیستی 2015 پەرلەمانی عێراق و وتەبێژی لیستی 2018 پەرلەمانی کوردستان دواتریش لە دەستگای هەڵبژاردن درێژن بە کارەکانەوە بۆیە ئەم بەرکەوتنە لەگەڵ کاندیدێک هەموو جارێ پێشمان وتون کە دەورات کراوەتە بۆیان وتومانە لە خەڵک دامە بڕێن وتومانە ینی یەکەم گرنگترین شتەوەیە چەندێک کارەکەی لە بەغدا چەندێک دەورە هەیە لە ناو لە با بڵێنگیا لە پەرلەمانی کوردستان لە ناو پەرلەمان لە ناو وەزارەتەکانە گرنگیشە لەنە لەگەڵ خەڵکەکە یادانە بڕێ بۆیە ئەم مەرحەلانە هەبووە شان بەشانیەوە بڵێ بێگومان عیادەکەش ئیشکاری با بڵێن عیادەم کردووە ولا خستخانەش بە هەمان شێوە کارم کردووە بەڵام ئەم جانبەش هەبووە بۆیە ئاسانتر بۆ من دکتۆر بڕیار ژیانی لە سلێمانی خۆش بێ سەر لە بەغاکە پەرلەمانتارە چکە لە سلێمانی لاانێ لەگەڵ برادەکان تا لەگەڵ هاوڕێکان تا بە بەردەوامی یەکتریتان ببینە کاری ناو بڵێن کلینیکەکەت ینی شتێکی جیاوازترە تەعاملی جیاوازترە ئەوێ خۆشە ئێرە کاری بە تایبەتی لەوانەیە هەر کەسێک کە ئەچێتە مەجالێکی خۆیەوە ینی ئەو مەجالێک کە بە فعلی کاری تێکاڵێ خۆشترین مەجالە کاڵم بژاردو ینی ئەگەست ئەگەر لە فەنانێک لە کەسێکی هونەرمەندێ پرسی بێگومان خۆشترین شت بەلای ئەو کارێکی کات بەنسبەت منەوە بە هەمان شێوە ئیشکردن لە عیادە و لە خستخانە یەکێک بۆ لە کارە زۆر خۆشەکان چکە هادیئی و تەرکیزێکی تەواوەتیەکەیت و مێشک بە تەواوەتی سافە بێت لە ئەسنای کارکردنەوە تا هیچ گرفتێک لە مێشک نامێنێت چکە تەرکیزە خیتە سەر ئەو کارە و هەموو تەرکیزەکەت بۆ ئەو کارەیە بۆ نەجاحەتی ئەو کارە بەڵام پێچوانەی ئەمە ئەتوانم بڵم بە پلەی 180 دەرەجە کاری پەرلەمانتاریە چونکە بەردەوام لە سترێسین بەردەوام لە قەلەقیان بەردەوام لە هەوڵین و بەداخەوە هەندێک جار ناگاتە ئەنجام خۆشببختانە هەندێک جاری شەگاتە ئەنجام ئەمە زۆر پێچوانی کاری ئارامە بۆ ژیانە جۆنجاڵە گۆڕێ ئەمە وەکوتم خۆی بۆ خۆی لە سەرەتای قسەکانیش کە باسمان کرد شتێک وا کات کە پاڵمەر بێ بۆی ئەو کارە بکەیت من لە ئەسنای زانکۆشاکە لە ناو کۆمەڵی خوێندکاران و ینی هەمیشە حەزم بەم کاری نوێنەرایەتیکردنە هەبوو بەم کاری خزمەتکردنە با بڵێن هەبوو و جۆرێک لە جۆرەکان متعەیەکی خۆشی هەیە چونکە ئێمە زۆر جار کە نەجاحەتێنین لە مەجالێکە بۆ منە گرێبەستی کۆمیسیۆنەکان کە نەجاحەتمان هێنا لە ماوەی ڕابردوو هەر لە مودەیە نزیکی چەند ساڵێکە خەریکین بۆ وەرگرتنی فەندێک یا با بڵێن بڕەپارێکی دیاریکراو لە سەفارەتی یابانیەوە بۆ مۆزەخانی سلێمانی مەش نەجاحەتێنە واتە ڕۆژانە کاری وهەیەیان یەکەم جارکە ئێمە دەستمان پێ کردەوە دابینکردنی نەوت بۆ کوردستان و بۆ سلێمانی لە ڕێگەی وەزارەتی نەوتی عراقیەوە ئەوەش کرد سەر یەک با بڵێن دوای حەدەسەکانی کە نێوان عراق و هەرێمان ڕوویا بوو بە هەمان شێوە کە من دەستمای ئەو کارە ئەمانە ئەبینی نەجاحەتێنە متعەیەکی تایبەتی خۆی هەیە کە هەستەکەیت بە فعلی دەورە هەیە هەستەکەی بە فعلی ئەو کاری کە ئەیکەیت جێگەیەک پڕکاتەوە و خزمەتێکی خەڵکەکەیت بەڵام قەت بوو ئەوەندە ماندووبی خۆت لە ناخی خۆتا بڵێ خۆزگە ئەم کارم هەڵنەبژاردایە زۆر جار ئەم مناقشەیە لە ناو نەکتەنها من لەگەڵ زۆربەی برادەکان من لە پەرلەمانێکن لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان هەر لە ینی نەکتەنها با بڵێن فراکسیۆنێکێتی هەموو فراکسیۆنەکان زۆر جار باسی ئەوانی کە قەزیەکانمان بۆ پەڕێجدیەوە گرتووە زۆر جار زۆرترین با بڵێن هیلاکێکا چێژی چونکە هەر لە ماوەیە لەگەڵ بەڕێزێکە قسەم کرد باسی ئەم کردتم جاریوە بێتاقەتێکە لەوایە کە ناتوانانی ئەو ئیشێکە خەڵک داوات لێکا بیکەی ئەمە زۆر زۆر قورسە ینی کەسێک ڕوو ئەکاتەوە و ئەو تاکە ئەتوانین بڵێن ڕێگە و ڕێگە چارەکەی ڕووی تێبکە تۆی بەڵام جاریوە سەلاحێت و توانای تۆش مەحدودە هیچی پێ ناکرێت بۆ ئێمە بێتاقەتێکی زۆر زۆر دروستەکە ینی جاریوە پەشیمانە بیتەوە یان ئەگەر پەشیمان بوونیش نەبێت داخێکی زۆرە لەوەی کە ئەڵەی باشە کە بووی بە پەرلەمانتار ئەمە تەزانی ئەمە ئەنی بزانم کە تۆ بیرت لەوە کردەوە چیتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وە تەزانی ئیتر کە بڕیار بوو بە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەرچی خەڵک پێیوت ئەتوانێت بیکە ئەو ئامانجەی کە تۆ بۆی چوویتە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە فعلی و ئامانجە بوو یان کە چوویتە ئەوە شتێکی تەواو جیاواز بوو پرسیارێکی زۆر جوانەوە چونکە ئەم بابەتی نەزەریات و
عملی زۆر جیاوازە. یعنی من لە دەستگای هەڵبژاردن پێشتریش باسم کرد خۆم دووجار وتەبێژی لیست بووم لیستی یەکێتی لە پەرلەمانی عێراق و کوردستانیش و وتەبێژی دەستگای هەڵبژاردن بەردەوام لەگەڵ کاندیدا بەردەوام وتمانە وا بکەن وامەکەن لەگەڵ کاندەکانە ینی دەورات و هەر ئیداری ئیشەکانمان ناوە بەڵام بە عملی بە فعلی زۆری فەرقە شتێکی ترە بۆیە زۆر جار ئەش بینین چونکە ئەو با بڵێن حیزبە سیاسیانی کە لە معارەزەیە کە لە سوڵتانین قسەکردن و ڕخنەگرتن و با بڵێن ئەدایان خەڵکە ئیبینێ لەوانەیە بڵێ ئەمە ئەگەر حکومڕانی وەربگرێت تاوا چارەسەرێکە بەڵام کە ئەچێتە عملەوە کە زۆریشمان بینەوە لە عێراقش لە کوردستانیش ئەبینی دنیایەکی ترە لەبەرەوە بینی کە شکستێنێ زۆر بە خراپی شکستێنێ بەڵام نظریات و عملی زۆری فەرقەوە بۆ پرسیارەکەی جەناب سەرەتا تەسەورەکەی کە سەلاحەتێکی زۆر زیاتر هەبێت کە زۆر زیاتر پێکرێ بۆیە ئەم بێتاقەتی هەنێ جار دامانەگرێ هی ئەوەیە کە ئەوەی کە ئەمانەیە بیکەین پێمان ناکرێت هەندێک جار بەڵام هەندێک جاریش بە هەمان شێوە زەختی خۆمانەکەین بەردەوام بین علاقات بەکارێنین دەستکەوتی باشیشمان هەیە و کە ئەمەش خۆی بۆ خۆی جێگیر با بڵێن دڵخۆشی باش کاتێک کە تۆ لە کاری پەرلەمانیا کارە کردو بە درێژایی ئەو کاتی کە ئیشە کردو لە پێشتریش کە لە کاری پزیشکیەکە لە نوێنەرایەتەکەی لە ناو حیزب هەت بووە ینی هەموو جاری وا هەیە کەسێک لە تۆ مەسەلەن بەتەمانترە یا کەسێک لە تۆ زیاتر کاری کردو لەو کایە سە پێتەڵێ بڕیار ئەم شتە بەم شێوەیە نابێ وامەکە یعنی ئەمەیان وامەکە ئەمەیان وا بکە تۆ وەکو گەنجینەیە گۆریەگری یاخود مەسەلەن بۆ نمونە لێ تێ ئەگەێنی کە ئەمەی تۆ ئەیکی ڕاسترە لەو لەوانێ ئەو مناقشانەمان زۆر دروست بوو بێت ئەمە بە تایبەتی لە لیژنەکانە چکە ئێمە کاری پەرلەمان مەبەستم هەر پەرلەمانی ینی بە شێوەیەکی گشتی ینی بە شێوەیەکی گشتی لە ناو حیزبەکەش بۆ جەناب باسەکەم بۆی ڕوونتر بێ بۆ جەنابشت بۆ بینرانیش من لە لیژنەی اقتصاد و سەناعە و تیجارم لیژنەی سەرەکی و لە لیژنەی سیاح و ئاثار و ئەعلامیش لە لیژنەی سیاح و ئاثار و ئەعلام زۆر جار ئەوەی کە ئەبێ بە مناقەشە لە یەک دوو قانونا هەیە کە هێشتا دەنگمان لەسەر نەیاوە ئەبێ بە مناقەشەمان کە تەمەەن دیارەکەن ئەم مەنسەبە چ تەمەنێکی بۆ باشە منە مجارێڵم 25 بۆ منە 26 ئەوانەڵێن نەچل لەبەرەوەی خیبرەی هەبێ لە ئەڵێم ینی ئەم مناقەشەیە دروستە بێ ئەمەوێ بە فعلی تیان بگەێنم کە کەسانی زۆر بەتوانە هەیە گەنجی زۆر بلیمەت هەیە گەنجی زۆر با بڵێن خاوەن بیرۆکەی جیاواز هەیە کە مەرجنی ئەمە تەمەنی گەشت بێتە تەمەنێکی دیاریکراو ئەنج قابلیەتی هەبێ بۆی ئەو مەنسەبەیە ئەو شوێنە وەربگرێت بۆی ئەو مناقەشە هەموو جار یا با بڵێن نەک هەموو جار بەڵام زۆر جار ڕۆئەیات بە تایبەتی لە ناو پەرلەمانە و لە دەرەوەی پەرلەمانیش بێگومان بەڵام ئەمە ئەو واقعا بێ هەموو جارێ ڕوون بکرێتەوە ئەبێ نابێ با بڵێن جۆرێک لە جۆرەکان بە ڕەتفعل وەربگیری یا مەبەستیان دوات تێبگەن ئەگەر مەبەستیان ئێمەش بێ یا خودی مەبەستیان خودی منیش بێ ئەوڵێن ڕوونی بکەینەوە کە واقعەکە شتێکی ترە زۆر جار ینی بیرکردنەوەکان جیاوازە یعنی هەر ئەو بەتەمەنە کە ئێستا بۆن منە بەتەمەن بێت بە گەنجێتی بیرکردنەوەی جیاوازتر بووە بۆیە ئەبینی بیرکردنەوەی گەنج دایم ڕادیکالانەیە ینی ئێوێ گۆڕانکاری ڕیشەی بکە خێرابیکە هەر ئەم گەنجە کەسێک بەتەمەن هەرم گەنجە وەرگرە 20 ساڵ 30 ساڵ دوایەوە بیرکردنەوەکەی زۆر کۆنزەرواتیڤانەیە زۆر داخراوەڵێن نە ئەمە پێویست ناکە ئەوە نا ئەمە مشکلە نیە واتە هەمان شخصە بەڵام بەپی تەمەنەکە بیرکردنەوەکەی گۆڕێ لەبەرەوە زۆر ئاسایە بێ وەری برین کە کەسێک کە لەگەڵ گەنجێکا بێ بە مناقەشیا لەگەڵ ئێمە باڵێن جەدەلێک دروستە بێت لەسەرەوەی کە بەو شێوێ نابێ فعلا لی تێگەن کە ڕوانگەی تێڕوانی یا بڵێن تێڕوانی ئەو لێکیەوە هاتووە بەڵام گرنگە و ڕوونکردنەوە بین کە بیرکردنەوەی گەنجیش بیرکردنەوەیەک کە هەموو ئەم حەدەسانەی کە ئەیبینین زۆرجار هەموو ئەم داهێنانانە ئەیبینی لەوەی کە لە ئەوروپا هەیە لەوەی لە کوردستانەوە هەیە لەوەی لە عێراق و لە وڵاتانی تر هەیە بەشی زۆرینەی گەنج کە ئەیکات لەبەرەوەی ناترسێلەوەی کە غەڵەتی بکە و ناترسێلەوەی کە شتێک تاقی بکاتەوە کە کەس تاقی نەکردوێتەوە پێشتر تۆزێ لە پەرلەمان بێنینە دەرەوە تۆزێ تێکەڵی ژیانی تایبەتی خۆت بین جارە پێم بڵێ لەگەڵ جەژن و مناسەبات و ئەو بۆنانەیە دکتۆر بڕیار بینی چۆنە وەلا زۆر باشین توانین بڵێن بە تایبەت ینی لە کۆمەڵگەی کوردیا بە شێوەیەکی گشتی تاکو ئێستا ئەو لینکە ئەو علاقاتەی گەنج و پیر و
هەموو با بڵێن پیا و ژن لەگەڵ بۆنە با بڵێن دینیەکانە و ئاینیەکانە ماوە کە ئەمە خۆی بۆ خۆی یەکێکە لەو فەقرانی کە لە ناو کولتوری کوردیا هەیە کە مەفروزە شانازی پێوە بکەین و سپاس بەخوا تاکو ئێستش ماوەتەوە ینی لەگەڵ ئەوەی کە هەندێک لەوانەیە دووبارە تێکەڵیکەمە بە سیاستەوە هەندێ لایەنی با بڵێن لە ماوەی ڕابردووە کە لایەنی سیاسی یا ئیش لەسەرەوە کراوە لەوانەیە بە ئەنقەست بوو بیا بە غێری ئەنقەست یا تەنها مەبەستی دەنگهێنان بوێ کاری لەسەر بێ بەهاکردنی هەموو شتەکان کردوێ بەڵام ئەو بۆنە تایبەتانە یاخود با بڵێن لایەنە ئاینی ناو کۆمەلگەی کوردی ماوەتەوە کە ئەمە شتێکی زۆر جوانەوە جێی شانازی مەجاالین هەیە بوو دەتوا پرسیارە مەجای ئەوە تێ سەردا بکەی ینی ئەمە بەعکسەوە هەر لە ئێستەوە ینی بەرنامەمان داناوە بۆ با بڵێن کە ڕاستەوخۆ لە سەردانەکان چۆن ئەیکەین لە جژنا با بڵێن چۆن ئەیکەین لە دوای جژن چۆن ئەیکەین ینی بە تایبەت کە لە بەغدا یەمەوە لە کوردستانە بەدەلەوەی کە لە ئۆفیسی خۆمان پێشوازی لە خەڵکەکەین بەردەوام سەردانەکەی وە لە ڕۆژانی جژنی شاوە ئێستا بە گومان زیاتر بەسمان لەناو خێزانە مەسەران خێزانەکەت کە سوکار قەت گلەیان لێ نەکردووی بڵێن بڕیار کەم تەرخەمە سەرمان لێ نایە بە سەرمان ناکاتەوە لەناو هاوڕێکان یعنی ئەو گلێ هەمووی پێشتر کە لێرە بوو بەسەران دکتۆر بڕیار باشتر بوو ئێستا کە چۆتە بەغا برادەرەکانی ئەو بینەوە ئەم گلەیانت لێکرا لە مووقفێکە لە شوێنێکە با بڵێن لە دانیشتێکە بوو برادرێک کە هاتبوو بۆ ڕاستەخۆ کۆبنەوە لەگەڵ شوێنێکە بوو نزیکی 3 هەفتە بۆ مانگێک لە بەخا بووم لە سەرەتای کارکردنا وتی دەمێکە دیارنیت مانگێکە زیاترە نەمان بینیویت نە ڕەنگی هەیە نەدەنگ وتم من دایکی خۆم تقریبا مانگێکە بێ نەمبینیوە یعنی ڕاستەخۆ هاتوومە تۆ ئێرە لەبەرەوە کە تۆ گلەیەکە ئەویش بە هەمان شێوە گلەیەکە لەبەرەوە فریا ناکەوی زۆر جارۆک و پێویست هەموو شوێنەکان بەسەر بکەیتەوە بەڵام هەوڵمان ناوە ئەگەر بەسەرکردنەوەش نەبێت با بڵێن بە فعلی و بە سەردانکردن بە تەلەفۆن بێت یاخود با بڵێن ئەمانەی ئەمە بۆ خزم و دۆستان و بۆ ئەوانی کە ناسراون بۆ هاوڵاتی کەش بە شێوەیەکی گشتی ئەگەر سێری بکەن چونکە ئینسان کە کاری نوێنراتی وەرەگرێت ئەبێ هەموو کەسێک بە دۆست و بە نزیک و بە خزمی خۆی بزانێ لەبەرەوەی ئێمە زۆر جار هاوڵاتی ئەوانەی کە دەنگدەرن کە دەنگیان ناوە دەنگشیانەوە ئۆفیسی خۆمانمان کردوێتەوە بە دەر لە ئۆفیسی پەرلەمان وی پێشوازی لەوانە بکەین و ئەو تەواصڵەی ئیجتیماعیە بمێنێت چ لە خزمەکانە چ لە خەڵک تەلەفۆنت بۆ بکایە لە نزیکەوە بتبینێ بڵێ من دەنگم بە تۆیە ئێستا بە ئیشم بۆ بکەیت ئەو بەرکەوتنەتە بۆ لەگەڵ ئەوە هەموو پەرلەمانتاری ئەوە هەموو پەرلەمانتار لە کوردستان و لە عێراقیش ئەو بەردەوام ئەو حەدەسەیەوە زۆر جار لە بینی خۆمانە مناقەشەی و بابەتانەکەین ینی لە فراکسیۆنە جیازەکان هەمومان کە دانیشین بۆن منە جاری وایە باسێوا کرێت کە کەسێک یا چەندێک بەدەم خەڵکەوەی یاخود خەڵک لێ یەکات خەڵک 100% حەقی خۆیەتی چونکە ئەو کەسێک کە کاری نوێنراتی وەرەگرێت ئەبێ ئەگەر قوتی خۆی 100% صرف کات واتە ناکرێت تەنها ئینسان منسەبەکەی بێت بەڵام با بڵێن بەرپرسیارەتەکەی نەوێت هەڵ نەگرێت کە تۆ کە ئەو بەرپرسیارەتە هەڵەگری تەنهاوە نییە تەواجود لەوێ بەڵکو بەشێکی زۆری ژیانی شخصیت نامێنێت لەوانێت تەلەفۆنە بۆیت لە دەیشەوە لە یانزەیشەوە بەردەوام لە ڕۆژی عوتڵام چەندین جار لیژنە لە بەختاوە هاتووە لە ڕۆژی جمعە بۆ کە لەگەڵ یانە ڕۆشتین بۆ کارەکان و بۆ شوێنەکان واتە جەدوەلێکی کارکردن و ژیانی ئاسایی خۆتت نامێنێت کە بڵێ من پێنج شەمە یا یەک شەمە تا پێنج شەمە کارەکەم و جمعە و شەمە بشوە بەم شێوەیە دەست خۆش بێ دکتۆر سپاس بۆ بەڵام دانەی پرسیارەکان تەوانم بەشەی بەرنامەکە لێرە لەگەڵ بەڕێستا بڵین ئەوستێن یاخود کۆتاییە بەڵام بەرنامەکە خۆی بەشێکی گشتی کۆتایی ناتوش کە بەشێکی ترمان ماوە کە تۆ لەگەڵ میوانەکەی ترا فێکەوە هەر سوارمان گفت بۆ بینەرمان بن لەگەڵتان بەردەوام دووبارە سڵاوتان لەبێ ئازیزانم جارێکی تر لە بەرنامەکەدا هەمووان پێکەوە کۆ دەبینەوە ئەمانە بزانین کەسانی وەکو کاک سەرکەوت کە تەواوی ژیانی خۆیان و خێزانەکانیان تایبەت کرد بە خزمەتکردنی ئەم وڵاتە بۆ سەربەخۆی ئەم وڵاتە بۆ ئەوەی کەسانی وەک ئێمە نەوەکانی دوای ئێمە بتوانن بە سەربەخۆی لە وڵاتەدا بژین چۆن دەیانەوێت کەسانی دوای خۆیان سیاست بکەن چۆن دەیانەوێت وڵات بەڕێوە ببەن ڕێنماییەکانی ئەوان بۆ گەنجانی وڵاتی ئێمە کە تازە دەیانەوێت بەشداری سیاست بکەن چییە لە هەمان کاتیش کەسانی وەکو دکتۆر بڕیار کە گەنجێکن
لە ناو سیاسەتدان کار دەکەن نوێنەرایەتی خەڵک دەکەن تا چەند سوودیان لە ئەزمون و ئەو کارانی پێشتری کەسانی وەکو کاکسەرکەوت بینیوە وەکو گەنجینەیەک بۆ خۆیان دیارە ئەمە بەشی کۆتایی بەرنمەکەیە کە ئێمە بەڕاستی دەمانەوە بزانین ئەم کەسانە تا چەند دەبنە گەنجینەیەک بۆ ئەوی بتوانین هەنگاوەکانیان درێژە پێ بدەین دووبارە بەخێر بێنەوە کاک سەرکەوت بارێکسە لە پرسیارەوە دەست پێ بکەین بەڕێستان کە بەڕاستی کەسایەتیەکەن خۆتان و خێزان و خانەوادە و هەمووان تەواوی ژیانی خۆتان تەرخان کردووە بۆ ئەم وڵاتە بۆ سەر بەخۆی ئەم وڵاتە یعنی هەموو ئەو عەزاب و ناڕەحەتی و ناخۆشیانی کە بەسەر ژیانتان هات چۆکی بە ئێوەدانەیە بەڵام ئێستا گەنجێک هەیە تەمەنی ئێوەش درێژ بێت مەبەستمان ئەوە نییە کە تەمەنی ئێوە ینی زیاد بکەین ناو ئینشاڵڵا تەمەنتان درێژ بێ بەڵام دوجار ینی ئێوە دەتانەوێت کەسانێک هەبن بە شوێن هەنگاوەکانی ئێوە بڕۆن بەدڵنیایی تەواوکەری هەنگاوەکانی ئێوە بن ئێوە بۆ نمونەی دکتۆر بڕیار بۆ ئەو گەنجانی کە ئێستا دەیانەوێت هەنگاوەکانی ئێوە تەواو بکەن ڕێنمایەکانتان چیە دەتانەوێت چۆن وڵات بەڕێوە بەرن زۆر سپاس لە ڕاستیە پێش هەر شتێکە بێت قەنەعەت بە خۆمان بێنین کە ئێمە سەر بە دوو مێژووی جیاوازین دوونەوەی جیاوازین لە چوارچێوەی حیزبێکی سیاسیە لە چوارچێوەی قەوارەیەکە کار بۆ یەک ئامانجی هاوبەشەکەین من نمونەیەکتان بۆ بجارمەوە ئێمە ئەگەر ڕێمەوە سەر بەشی یەکەم هاوڕێیەکمان هەبوو ئێمە هەمومان وەک عەرزم کردن کۆمەڵە بووین بڕوامان بە خەباتی چینایەتی هەبوو لە دوکانێکی ئاستنگەری براکەی دوکانێکی ئاستنگەری و لە دوکانی ئاستنگەری براکەی ئیشە کرد هەندێک جار کاتچین بۆ ناو بازار سێمانە کرد پێڵاوێکی لاستیکی لە پیایە بۆ یاخی ژەنی بەسەرا ڕژاوە پێمان دسمان کاکە تۆ بۆ ئەمە ئەەکەیت تۆ ئەتوانی پێڵاوێکی باشتر لە پێکەی ئەتوانی ئەوە بکەیت ئەوتی بۆی لە پرۆلیتاریا بچ ڕەنگە زەمەنەکە جیاواز بەستم جیاوازی زەمەنە جیاوازی مێژووە ئەوەی کە ئێستا بۆ کاک دکتۆر بڕیار ئەیخوازیینیانەوەی کە داوامان لێ هەیە وەک نەوەیەکی تر لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان وەک نەوەیەکی تر لە خەباتی کوردایەتی لە ڕاستیە ئەوەیە کە دکتۆر بڕیار پێویستی بەوە نییە پێڵاوە لاستیکە بۆ یاخکراوەکە لە ژەنگاوەکە لە پێ بکات دکتۆر بڕیار پێویستی بەوەیە کە بە دەنگێکی بەرز وەک ئەوەی کە هەیە و ئێستا دەنگێکی بەر کە جێگای شارازیە بۆ ئێمە لە ڕاستیە بۆ ئەمنەوەی ئێمە بۆ کادرەکانی ئێمە بۆ سەرکردەکانی ئێمە بە دەنگێکی بێر داکۆچی لە بەرژەوەندێنەتەوایەتەکانی ئێمە کات لە بەغداد دەست خۆش کاک سەرکەوت کاک دکتۆر بڕیار بێگومان کاک سەرکەوت زۆری شت باس کرد لەو بارەیەوە و هیواشی بۆ تۆ خوازە یاخود بۆ کەسانی کە گەنجن ئێوە چه سوودێکتان لە ئەزمموی کەسانی بەتوانای وەکو کاک سەرکەوت یاخودوانی کە لە حیزب ئێوەیان پێشتر ئاراستە کردووە تا چەند ئەو ئەزمونە بۆ ئێوە گرنگ بووە و لە ناو کاری هەم کاری سیاسی هەم کاری پەرلەمانی پراکتیزەتان کردەوە بەڵێ دەست خۆش بۆ جەنابە و سپاس بۆ کاک سەرکەوت کە تێڕوانین و بینینی حەدسەکان یا بە بڵێن بەم شێوەیە کە تێڕوانینی هەیە ئەوەی کە گرنگە ئێمە بە تایبەت لە کەسانی وەکو جنابی کاک سەرکەوت و هەمووم بە ڕێزانی کە لە قیادەی حیزبیان با بڵێن لە مەکتەبی سیاسی و لە سەرکردایەتی و ئەمانە بەشێکی زۆریان ئەو بە ڕێزانن کە لە قۆناغی پێشووتر خەباتێکیان کردووە و قوربانێکی زۆریاندا و لە قۆناغێک کە خەباتیان کردووە ڕاستەکەی زۆر جیاوازتر بۆ لەم قۆناغە واتە زۆر سەختتر بووە زۆر مەترسیدارتر بووە و ئەکرا ئایلە و کەسوکار و هەموو بنەماڵەکە لە ناو بچێ لەسەر ئەوەی کە ئەم شخصە یاخود بۆن منە هەر بە ڕێزێکە لەو بەڕێزانە یا کە ئێستا با بڵێن جنابی کاک سەرکەوت کە لێرە دانیشتووە برێمانە تەدەخولی سیاسەتیان کردووە و کوردایەتیان دەست پێ کردووە قۆناغەکە بۆ ئێمە زۆر ئاسانترە مەم شێوەیە نییە لەتوانین بڵێن بەراورد بە ڕابردوو زۆر ئاسانترە بەڵام ئەبێ لەگەڵەوەشە هەوڵ و قودرەت و توانای خۆمان بخینەگەڕ بۆی وەکو ئەوان چۆن بوونێتە نمونەیە کە ویان لە ئێمە کردو ئێمە بەرەو سیاست بڕۆین ئێمەش بینە نمونەیە گوۆنەوەی داهاتوو وا بکەین کە گەنجەکان نەک لە سیاست دوور بکەنەوە بەڵکو بەرەو سیاست بڕۆن ببوورە قۆناغەکە بۆ ئێوە قورستر نییە بەو مانایی ئەوەی کە کاک سەرکەوت و ئەوان هەوڵەکانیان بە بەردەوامی یاوە لە پێشووترا و خەباتیان کردو بەڵام ئێستا کاتی زیاتر کاتی بڵێن چنینەوەیە یعنی زیاتر ئەوەیە کە تۆ نزیکە بیتۆ لە ئامانج کە نزیکیشە بیتۆ لە ئامانج
قورسترە بێ وەنیە لە دوو سێ ڕوانگەوەتوانین سێریم حەدەسە بکەین بەڵام لە ڕوانگەوەی کە منەی بینم بۆ نمونە من سەرەتاییەک لە پرسیارەکانی جەنابتانەوە بوو بەشێکی هاندەر بوو کە بچینە ناو سیاسەتەوە نمونەی خوا لێ خۆش بوو جنابی باوکم کە وەکو ئایلەیەن و جنابی با بڵێن هەموو ئەو بەڕێزانە و جنابی کاک سەرکەوت و ئەمانە وای لە گەنجی ئێستەی کردووە کە لە ناو سیاستەیە لە ناو با بڵێن لە چوارچەوەی حزبی با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستانەکە قسە بکەین وای کردووە کە خەڵک هان بن بەرەو سیاستکردن بڕۆن و مەرحەلەی قورسی کە جیاوازەکە ئەڵەم قورسی و ئاسانەکەی فەرقەکەی چییە؟ یعنی سێری قۆناغی کە خەباتی ئەوان تیاکراوە لەگەڵ قۆناغی کە خەباتی ئێستا تیاکراوە قۆناغی سەختی و قورسی بەشی زۆری بڕداوە ئێستا هەر کەسێک ئەتوانێت بە ئازادی ڕخنە بگرێت ئەتوانێت بە ئازادی قسە سەر هەر بابەتێ بکە ئەتوانین لە عێراق و لە ناو پەرلەمان و لە کوردستان لە هەر شوێنێکا بمانوێ بیڵێن و بەبێ ترس بەڵام قۆناغی جەنابیان و هەموو ئەو بەڕێزانە با بڵێن بەو شێوەیە نەبووە قۆناغێکی زۆر سەختتر بووە زۆر مەترسیدارتر بووە و پەیوەندی بە ژیان و مردنەوە هەبووە لەم قۆناغی ئێستا باش هەموو ئەم مەرحەلانە تێپەڕێنراوە بەڵام گرنگ ئەوەیە بۆ ئێمە بە تایبەتی کە ئێمە وە گەنجەکانی داهاتوش چکەمەژوە هێواش هێواش بەرەو قۆناغی با بڵێن تەمەنی خەڵکشانە ڕۆین بەڵام بۆ گەنجەکانی داهاتوش ئێمە بتوانین ببین بەو نمونەی کە کاک سەرکەوت ئەو بۆ بۆ نمونەی بۆ ئێمەش بین بە نمونەیەک بۆ بۆەوە بۆ هەموو قوربانیدانی کە ئەوان کردویانە قوربانیدانێکی گەورە بووە ئێستا ئەوان ئەو بەیداخە ینی بەشێکی ئەو بەیداخان تەسلیمی ئێوە کردووە مەش مەسئولیەتێکی قورسە مەبەستن بەو ئاراستێ بەڵێ بێگومان ئەزانی لە حاڵەتی ئێمەی کە ئێستم باسی بە تایبەت خەباتی سیاسی و حزبایەتی لە هیچ وڵاتێکی دنیا نەبووە بڵێن ئەمە نقطەی کۆتایە تاوا پێویستمان بە پەرلەمان و پێویستمان بە کارکردن و بە سیاستکردن نەماوە و لە کوردستان پێویستمان بەوە زۆر زیاترە و لە ئێستاە هەر کەسێک کە قسە لەسەرەوە کرێت زۆر جارەڵێن کێشەکان چارەسەر بوو یا بابەتەکان تاو گرفتێک نەماوە ڕۆژ بە ڕۆژ گرفتێ ڕۆژ بە ڕۆژ کێشەی زیاتر هەیە بەڵام قۆناغێکی سەختی حەقی ئەو حەقی با بڵێن نەخۆین قۆناغی سەختی و قورسایی تێپەڕێنراوە ئەوەی ماوەتەوە ئیدامەی پێبین و بە سیاسەتێکی زانستیانە و ژیرانە بتوانین ئەوەی کە وەکو جەنابوت لە سەرەتای قسەکانە بیچنینەوە باشە کاکە سەرکەوت تەمەتان درێژ بێ هەمیشە لەش ساغ بن بەڵام هەموو کەس کە لە هەر لە سەرەتاوە کە ئامانجێکی هەیە بۆ ئامانجە قوربانی ئای بەتایبەت ئێوە کە سەختێکی زۆرتان لە ژیانتان بینیوە بەڵام ئەتانەوێت لە دوای خۆتان چی بکەن بە میرات چی بەجێ بهێڵن مەبەستم ئایدیا و بیرکردنەوەیە کە ئەڵم میرات مەبەستم ماڵ و مڵک نییە مەبەستەکە ئەوەیە کە باسی سەرکەوت زەکی کرا چی لە دوای خۆی بەجێهێشت بێ کە لە شوێنێکا وترا سەرکەوت زەکی ئیتر باسی چی بکرێ ئەو شتانە چین ئەو دەستکەوتانە چی بن کە سەرکەوت زەکی لە دوای خۆی بەجێهێشت بێ لە ڕاستیا ڕەنگە بۆ هەر تێکۆشەرێکی سیاسی مێژوویەکی جوان لە هەموو شتێک گرنگتر بێت مێژووی جوان بریتە لەوەی کە پێشکەشی خەڵکێکات مێژووی جوان بریتە لەوەی کە ئەتوانێت پەیوەندیەکانی خۆی لەگەڵ خەڵک بە شێوەیەکی جوان ڕێک بخات مێژوویەکی جوان بریتە لەوەی کە لە ناو کاری سیاسی و کاری حیزبایەتی خۆیان هەوڵ بدات ئەوان هەموو ئەوانەی لە خزمەتی خەڵکایە بیخاتەگەڕ ئەو توانیانە بخاتەگەڕ و دەرگایەک بکاتەوە بۆ نەوەکانی دوای خۆی کە بتوانن بە باشترین شێوە بە جوانترین شێوە خزمەت بکەن چکە دوجار حیزبی سیاسی هۆکارە وەسیلەیە بۆ بەدیێنانی ئامانجێکی دیاری کراوە هەر کاتێک هەر سیاسیەک ئەمی بیر بچێتەوە کەواتە تووشی داخزانێک بووە بۆیە گرنگترین شت لە ژیانی سیاسی هەر تێکۆشەرێکی سیاسیە بە منیشەوە بە هەموو ئەوانەش کەیانوێت بەم شێوەیە درێژە بە ژیانی سیاسی خۆیان بدەن ئەوەیە کە بتوانانی هەموو توانەکانی خۆت بخەیتە گەڕ بۆ ئەوەی ئاڵاکە بە شێوەیەکی جوان تەسلیمینەوەکەی دوای خۆت بکەیت و بۆ ئەوەی هەموو ئەو توانیانەی هەتا بخەیتە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان متمانەت بە نەوەکەی دوای خۆت هەیە متمانەت بە گەنجەکانمان هەیە کە ئێستا بەدڵنیایی من لە سەرەتای قسەکانەوە وتم دایان نمونەی وەک کاک دکتۆر بڕیار جگە لەو باگراوندا خێزانیەی کە هەیەی و باوشی کاک بڕیارێکێک بۆ لە تێکۆشەرە دیارەکان کە ڕەنگە لە ڕووی تەمەنەوە لە تەمەنی پێش ئێمە و لە جیلی پێش ئێمە بووە بەڵام ئێمەش ئیلهاممان لە ڕۆحی تێکۆشانی ئەوان وەرگرتووە یەکێک لە نمونە جوانەکانی خەباتی ئێمە بۆ دوو پیاوی تێکۆشەر کاک حەمەڕەشی و کاک حەمەنووری دوو پیاوی دیاری ڕێکخراوی سلێمانی بوون کاتی خۆی دوو نمونەی زۆر جوانی کوردایەتی بوون کە ئێمە شانازیان پێواکەین بۆ من جێگای خۆشحاڵیە لە قۆناغێکا لەگەڵ کاک حەمەڕەشید و لە قۆناغێکیشا لەگەڵ دکتۆر بڕیار و وەک پیاوێکی زیندوو پیاوێکی چالاک پیاوێکی
گورج و گۆڵ لە خەباتە درێژە بە خەباتی خۆیدا. ئەگەر کاک سەرکەوت کەسێک هەبێ کردوێتی بە گەنجینەی خۆی چێە؟ لە ڕاستیا زۆرن، بەڵام ڕەنگە هەموو ئێمە سوودمان لە ئەزمون لە خەبات لە تێکۆشان لەوەی کە سەرۆک مامجەلال پێشکەشی کردوین، چکە ڕاستیەکەی ئێمە گەنج بووین کە تێکەڵی سیاست بووین، کە گەنج بووین تێکەڵی سیاست بووین، کەسی زۆر لە مەودایەکی فراوانە خەڵکمان نەئەناسی. بەتایبەت ئێمە زۆربەی کادرەکانی ناو ڕێکخراوی سلێمانی منەتوانم بە ناوی ئەوانی تریشەوە شتێک بڵێم لە کای ڕۆشنبیریەوە تێکەڵی سیاست بووین، کە لە کای ڕۆشنبیریەوە تێکەڵی سیاسیە بیت عادەتەن ئایکۆنەکانت کەسانی زۆر دیارن. بۆ ئێمە ئەو سەردەما بۆ ئەو قۆناغی خەبات دواتریش و تا ئێستا و من دڵنیام چەندنەوەیەکی دواتریش سەرۆک مامجەلال بە ڕەمزێکی گەورە و گەنجینەیەکی گەورەی خەباتی میلەتەکەمان و خەباتی فراوانتر لە میلەتەکەی خۆشمان خەباتی هەموو عێراقیەکانی ژەمێنێتەوە. دەستخۆش دکتۆر بڕیار، ڕەنگە خەڵکێکی زۆر هەبێت چاوەڕێی ئەوە ببزانێت دکتۆر بڕیار دوای ئەوەی دەستبەرداری پەرلەمانتاری بوو بۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقنەما یادەکەی دائەنێتەوە ئەبێتەوە بە دکتۆر کاری بەبەستم پزیشکی ئەکا. پلانی دکتۆر بڕیار بۆ ژیانی خۆی و بۆ ژیانی سیاسی خۆی چییە؟ یەکێک لەو مەجالانەی کە وەکو متابعەیە کە مستش مەجای توپێکەیە تەسەورەکەم بۆ هەموو ئینسانێکیش، چکە ئێمە ئەوانی کە هەر کەسێکە لە سیاسەتە کارەکات سیاستکردنەکە بەشێکی زۆری سترێسە کە ڕۆژانە دروستەبێ. بۆیە هەموو کەسێک ئضافەتەن بۆ ئەوە جانبێک هەیە کە هەمووکو میهنە حەزی پێێتی کاری تیا بکات، هەمووکو متعەیەکیش وەکو هۆبیەکیش لێ ئەڕوانێ. لەبەرەوە بۆ من مەجالە توبیەکە هەمیشە خوێندنەوە مێستش بەردەوامە و لە کاتی کولیش ئاتوانم بڵم لە یەکێک بووم نەبێ بە قسەی خۆم لە خوێندکارە زۆر باشەکان بە پێی نەتائیجی دەرەجەکانیش و حەز و خولیایەکەم بۆی هەبووە و بە تایبەتی سەلوانێ مەجاری طبی عام یان مەجالەکانی کەی طب تۆزێ قورسیەکی تیابێت، چونکە منەموشەوتومە ئەوەی کە لە طب ئەسنانە جۆرێک لە جۆرەکان نەتوانین بڵێن لە مێشک سافکردنێکە، چونکە دائنیشین کە ئێمە بە تایبەتی لە نەخۆشخانەیە لە عیادش کارمان کردو بە نەخۆشێ ئەمە 40 دقە بەبێ وتنی وشەیەک تەرکیزە خەیتە سەر جۆرێکە لە هونەرکە وەکو فەنانێکە ئیشەکە لەو مەجالە. لەبەرەوە متعەیەکی تایبەتی خۆیەوە نەبێ بڵێ ئێستێشدا بڕاوم بەردەوام خوێنمەوە، بەڵام ئیتر وەکو داهاتوو بەرنامە چی هەبێت ئەویان جارێ ناڕوون و بزانین چۆنە بێت. دەستان خۆش بێت، زۆر سپاس مادوومان کردن، سپاس کە ئەم شەو لەگەڵمان نابوون. بەڕاستی ئەمە حەزمانە کرد زۆر زیاتر گفتوگۆکانمان زیاتر وەکو گەنجینەیەکەم دکتۆر بڕیاریش وەکو کەسایەتیکی گەنجی وەکو کاکسەرکەوت باسی کرد لێ هاتوو. دەستان خۆش بێت دووبارە، بەڵامی تکاتی بەرنامەکەمان ئەوە نەبوو. سپاس کە شەوانی جەژن لە گەنجینەوە لە گەڵمان بوون بە هیوای ئەوەی کە توانی بێتمان کەسایەتیە سیاسیە بە تایبەت ئەوانی وەکو کاکسەرکەوتن بە نمونە وەربگرین بیکەینە گەنجینەیەک بۆ ئەو گەنجانەی کە ئێستا لە ناو سیاستدان و دەیانەوێت سیاست بکەن. دەمانەوێت گەنجینە بەردەوام بێت، بەڵام ئیتر نازانین دوای جەژن بەکوێ دەگا، بەڵام بەڕاستی ئێمە وەک خۆمان ئەوەندە چێشمان لە بەرنامەکە بینی بە هیوای ئەوەی کە بینەرەکانیش گەواهی دەری ئەو ڕاستیە بن، بە هیوای ئەوەی کەشتێکی باشمان پێشکەش کردبێ تۆ لەگەڵ گەنجینەیە تا چەند ئارام مرتاح بووی چەند گەڕاینەوە ئەو سەردەمانی کە ئەوان تیایدا خزمەتیان کردبوو. دەست خۆشلانە، زۆر سپاس بۆی بینەرانیش ئەو کاتی خۆیان بە ئێمە بەخشی کە لەگەڵ ئێمە بنوە بینەری ئەم بەرنامەیە بن، هیوادارین کە گەنجینە بەردەوام. زۆر سپاس. زۆر سپاس.